والله بەڕای من ساڵی 21 هەر زۆر ناخۆش و نەهامەتی بوو بەڵام ساڵی 2022 دڵنیام کە خراپتر ئەبێ چاکتر نابێ چونکە حکوومەتێکە بەڕاستی هیچ شتێکی بۆ ئەم هەوڵەتیانە نەکردووە بە هیچ شێوە هەر نازم هەرچیش ئینێکیرێکڵێ ئێمەوە تا قەرستان بۆکەین لە وڵاتان و بەرەو پێشەوە تایم بەڵام من ئەڵێم پارچێکم هەیە بۆ حکوومەتەڵێ حکوومەت چی ئەەکەم لێت نابم حاڵی دەمێ ڕشسپی و دەمێ مناڵی سوالکەری دنیات کرد بە دەوڵەمەند بەڵام خۆت هێشتا خەریکی سواڵی هەر تاچێکمان پێی خۆش نییە سەری ساڵی تازە بێت چکۆ ئەترسێت لەوەی ئەڵێ ئیم ساڵ خراپتر بوو ساڵێککە خراپتر ئەبێت لەبەرەوە نیە سەری ساڵی تازە سەری ساڵی نوێ هەنگاوی نوێ بۆ ئێمە مەحاڵە لەبەرەوە تاچێک نبینی لەم کۆمەڵگایە نیە بتوانێت بڵێ ئیمساڵ ئەو نەهامەتیە ئیمساڵ ئەو بارگرانیە ئەو ئاقارە خراپە ئەو وەزع خراپە تێپەڕی بەشکم ساڵی ئایندە ئەم ساڵی پارمان بیرچێتەوە نیە لەم ساڵیانی بتوانین خۆشبەخت بین دەسەڵاتداران هەمی بیسی کەسن دەسەڵاتداران نیە مەشغوڵی سەرقاڵی ژیانی خۆیان و پارەکۆکردن و ئیمتیازات و کارگە و کۆمەڵەشتیکە و ئەوروپان بەڵام ئەو دوجار هەموو شوێنێک هەموو ژیگەیەک هەموو سروشتێک هەموو ژیان جوانیەک کۆمەلگا ئەتوانێت بیگۆڕێ دیارە وەکو شتێکی ئومێدبەخش ئینسانە بێت گەشتبین بێت لە ژیانە من لەوە ئاڕوانم کە ئینسانە بێت خۆی کەسایەتی خۆی ئەو دۆخە بە خۆی بخۆڵقێنێ کە ساڵی ئایندە چی بەرهەمتیانێ وە سەیری ڕابردووی خۆی بکات لەم ساڵەیە کە چی بەدەستێنەوە دەستکەوتەکانی چی بۆ ساڵی ئایندە یا زیادی بکات یاخود لایەنی کەم لەو بارودۆخا بیاڵێتەوە ئەوەی کە پەیوەستە بە خودی تاکەوە ئەمەیە ئەوەشی کە پەیوەستە بە خودی ژینگەکەەوە ئیتر ژینگەی ئابوووریە ژینگەی سیاسیە ژینگەی کۆمەڵایەتیە تەوان ئێمە ئاواتمانەوەیە کە هاوڵاتیان خۆشگوزەرانیان بۆ بێت و هیچ شتێک لە حکوومەت چاوەڕێ ناکەین لەبەرەوەی حکوومەت تا ئێستا بەم شێوەیە هێنایەتی لە 30 ساڵی تەمەنیا باوەڕ ناکەم بۆ ساڵی 2022 شتی باشتری پێ بێ وەکو گەنجێک هیوادارم ساڵێکی پڕخێر و بەرەکەت و ساڵێکی باش بێت ئەم دو ساڵی پێشووتر نەهامەتی و شتی ناخۆشمان زۆ بەسەرا هاتووە هیوادانی لە ساڵی نوێە شتی باشتر بێتە ڕێمان و ئومێد دەکەم ساڵێکی زۆر باش بێت.